بەڵێ سڵاو بەهار دیارە ژمارەیەکی زۆر لەو ئاوەرانەی کە لە سەروبەندی ڕووداوەکانی پەیدابوونی داعش و شەڕەکانی داعشدا لە ناوچەکانی خۆیان بە بیانووی بوونی تیرۆر لەو ناوچانە ئاوارەی هەرێمی کوردستان بوون تا ئێستا ژمارەیەکی زۆر لەو ئاوارانە کە لە کەمپەکانی سنووری داریگەرمیان دەنیشتە جێبوون لە شوێنی خۆیان ماونەتەوە نەگەڕاونەتەوە لەگەڵەوەی کە حکوومەتی عێراقی ڕایگەیاندبوو دەستی بەسەر تەواوی ئەو شوێنانەدا گرتووە کە پێشتر داعش دەستی بەسەرا گرتبوونیان کۆنتڕۆڵی کردبوون بەڵام بەشێک لەوانە تا ئێستا ماونەتەوە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ژمارەی ئەو ئاوارانی کە تا ئێستا لە سنووری ئیداری گەرمیاندان و بارودۆخ و گوزەرانیان و هۆکاری ئەوەی کە ناگەڕێنەوە بۆ ئەو ناوچانی خۆیان کە ئازاد کراون بێستور ژاڵەی بەرپرسی بەشی کاروباری مرۆیی لە ئیداری گەرمیانم لەگەڵا کاک بێستورم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ژمارەی ئەگەر ئەوە ئامارلاتان بێ ژمارەی ئەو ئاوارانی کە تاوەکو ئێستا لە سنووری ئیداری گەرمیاندا ماون چەندێکن و لە کۆی چەندێک واتە سەرەتا کە هاتن ژماری بەرزترین ژماری ئاوارە چەندێک و ئێستا چەندی ماوەتەوە گەلێک سوپاس بۆ دەرفەتە سوپاس بۆ NRT و بینەرانی ئەلبەتە مەسەرەتای هاتنی شەپۆلی ئاوارەکانە ئەلبەتە دوای 16 ئۆکتۆبەر ساڵی 2017 نزیکەی 100,000 ئاوارە لە سنووری داری گەرمیانە بوو ئەلبەتە بە ئەوانەی کە پێمانەوتن میوانەکانی خورماتوو یا و کوردانەی کە لە خورماتوو هاتن دوای پەلاماری سوپای عێراق و حەشتی شعبی بۆ ناوچانە واتە ئێمە ئەو دەم لە بەرزترین ژمارەی ئاوارەکانە 100,000 ئاوارەمان لەو سنوورە هەبوو ئەو ژمارەیە لە ئێستا دابەزیوە بۆ 23,000 ئاوارە 23,000 ئاوارە نزیکەی 325 خێزانێکیان لە نێو دوو کامپی سنووری داری گەرمیانە ژین کە کامپەکانی تازدێ و قۆرەتون و ئەو دواشیان بە شار و شارۆچکەکانی گەرمیانە بڵاو بوونەتەوە. ئەمانە چەندیان ئاواری سەردەمی داعشن ناوچەکەنن لە سەردەمی داعشدا کۆنتڕۆڵ کرابوو بە بیانووی بوونی تیرۆر و چەندێکشیان ئەوانی کە باست کردوانی لە کەمپەکانان پێم وابێ ئەوانی 16 ئۆکتۆبەری چیان نەچوونەتە کەمپەکان ئەوانی دواتر چوونەتە کەمپەکانەوە چەندێن هی سەردەمی داعشن و ئێستا باس لەوە کرێ شوێنەکانیان ئاوەدان کراوەتەوە و ترسی تیرۆری نەماوە ئەمانە بۆچی ناگەڕێنەوە تا ئێستا ڕاستیەکەی ئەوەیە کە ینی حکوومەتی عێراق بە وەجهە نەزەری کە تۆ باسوو کە لەو ڕوانگەیەوە کە بە حساب داعش نەماوە هەرچەندە ئێستا لەو ناوچە سنووریانەی ئێمە شەپۆلێکی تازەی پەلاماری داعش بۆ ناوچەکانی گوڵاڵە و هەندێک ناوچەی سەر بە سەلاحەدین و لەو ناوچەیە هەیە و ترس و تەرەقوبێکی زۆرەیە و فعلەن شەپۆلێکی تازەی ئاوارەبوونەیە خەڵکێکەیە تازە بۆ هەیە و بارودۆخە تازەوە کە جموجوڵەکانی داعشە لە ناوچەکانیانە تازە ئاوارە بن لە پەیوەندی بۆ ئێمە ئاوارانی سنووری داری گەرمیان خەڵکی چۆن ئەلبەتە ئاوارەکانی سنووری داری گەرمیان بە زۆری سەر بە پارێزگاکانی دیالە سەلاحەدین حلە شوێنێک لە پارێزگای حلە هەیە ناحەیەکی سونەنشین پێوترێ جرف الصخر ئەم جرف الصخرە ناحەیەکە کە ئەکەوێتە مسەلەسی ڕووما کەربەلا و ڕوومادی و بابلەوە لەبەرەوەی ناوچەیەکی حساسە لای شیعەکان تەواوی دانیشتوانی ئەو شارۆچکەیەیان یا ئەو شارەدەیەیان کە ناحەیەکە ئاوارە کردەوە ناحەیەکەش لەگەڵ خاکایەکسان کراوە و خەڵکی شوێنەکە بۆ خۆیان ئەڵێن ئێستا تەنانەت وەزیری ناوخۆی عێراقیش ناتوانێت داخڵی ئەو شوێنە بێ ئەمانە ئەوانن کە بەی جۆرێک ناتوان بۆ هیچ شوێنێک بگەڕێنەوە دانیشتوانی جرف الصخر کە بەشێکی زۆریان لای ئێمە لە ناحیە ڕزگاری و لە قەزای کفری و ناحیەکانینی یعنی ئەوە وەک نمونەیەک نمونەکانی تریش ئاوارەکانی دیالە ئەلبەتە بەهۆی بوونی میلیشیاکان لە ناوچەکانی نیشتەجێبوونیان ئەم ئاوارانەی کە لە سنووری ئێمن بەشی زۆریان شوێنەکانی نیشتەجێبوونیان لەلایەن میلیشیاکانەوە ڕوخێنراوە تەهدیدی ئەمنیان لەسەرەوە میلیشیاکان لەو شوێنانە بەردەسەڵاتدارن و ئەمانیش لەبەر جیاوازی مەزهەبی و لەبەرەوەی سونە مەزهەبن ئەم لەبەرەوەی شوێنەکانیان کاول بووە خزمەتگوزاریتیانە ماڵەکانیان ڕوخێنراوە ناتوان بگەڕێنەوە هۆکاری تریشەوەیە کە حکوومەتی عێراق لەو مایەی ڕابردووە کامپەکانی ژێر دەسەڵاتی خۆی چۆڵ کرد تەنیا کامپەکانی کوردستانمانەوە ئێمە هەندێک ڕاپرسی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانمان هەیە کە نزیکەی 60% ئەوانەی کە حکوومەتی عێراق بە زۆر لە کامپەکانی دەرکردو نەگەڕاونەتەوە بۆ شوێنەکانی نیشتەجێبوونی خۆیان و جارێکی دیکە ئاوارەبوونەتەوە بۆ شوێنی تر لەبەرەوەی شوێنەکانی نیشتەجێبوونی خۆیان بەهۆی بوونی میلیشیاکان و تونوتیژی و کاولکاری و نەبوونی خزمەتگوزاریەکانەوە بە کەڵکی دانیشتن نایە. زۆر باشە گەر بە کورتی پێمان بڵێ بارودۆخ و گوزەرانی ئەو ئاوارانی کە ئێستا لە کەمپەکاندان چۆنە و ڕێکخراونە و دەوڵەتیەکان تا چەند هاوکاریتانەکەن و توانای ناوخۆیی مرۆیی چەنە بۆ هاوکاریکردن و باشترکردنی گوزەرانیەوە بێگومان کە بارودۆخیان لە ساڵانی ڕابردوو خراپترە لەبەرەوەی لە ساڵانی ڕابردووە ڕێکخراونە و دەوڵەتیەکان عادەتێکیان هەیە تەنیا بە شوێن ناوچە گەرمەکان ناگەڕێن بە شوێنەوە ناوچان ناگەڕن کە ڕووداوی زۆری تایە تونوتیژی تایان شەڕی تایە لەبەرەوەی ئەوانە بە شێوەیەکی ئاشکرا ئێستا لە ناوچەی ئێمە نەماون بەشی زۆری ڕێکخراونە و دەوڵەتیەکان ڕۆیشتون و ژمارەیەکی ئێجگار کەمیان ماوەتەوە ئەوانشی کە ماونەتەوە خزمەتگوزاریەکانیان بۆ ینی خواردتر لە 120 کەمتر کردوێتەوە بۆیە ئەم لە ڕووی پەروەردە و فێرکردن و خزمەتگوزاریە تەندروستیەکان و خزمەتگوزاریە گشتیەکانی شەوەتوانم بڵێم بارودۆخ لەو کەمپانە زۆر خراپە ئێمە ئەم لایەنی عێراقی لە کۆچ و کۆچبەران ئەم ڕێکخراونە و دەوڵەتەکانیشمان ئاگادار کردوێتەوە کە هەم بۆ ئاوارەکانی دانیشتووی کەمپەکانم دەرەوەی کەمپەکانیش لەبەرەوەی بارودۆخێکی زۆر تایبەتیان هەیە دەبێ ئاوڕی جددیتریان لێ بدرێتەوە خزمەتی زۆرتر بکرێن چونکە ڕاستیەکەیەوەیە کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان لە میحنەتێکی ئینسانیە.
تۆ بێستون ژاڵەیی بەرپرسی بەشی کاروباری مرۆیی لە ئیداری گەرمیان بڵێ باهرەمەوە بە کورتی ئاماژەیەک بە قسەکانی و بکەم و باسی لەوە کرد کە لە کوی 100,000 ئاوارە کە پێشتر هاتەبوونا سنووری ئیداری گەرمیان و لە کەمپەکاندا بەشەکانیشتە جێبوون لە ئێستادا لە 125 ئەو ئاوارانە هێشتا ماونەتەوە نەگەڕاونەوە شوێنەکانی خۆیان وە